سەیرانگای گۆڵێ سروشتێکی جوان و دڕفێنی هەیە کە هەرزوو دڵی مرۆڤ کەمەرکێش دەکات بەلای خۆیدا. ئەم سەیرانگایە دەکەوێتە قەزای پێنجوێن کە ڕۆژانە گەشتیارێکی زۆر سەردانی دەکەن، هەروە گەشتیارانی عەرەبیش سەردانی دەکەن، بەڵام بە بۆنەوەی ئەم سەیرانگایە خزمەتگوزاری کەمە گەشتیاران نیگەرانن لەوەی لە نەبوونی خزمەتگوزاری. گۆڵێ ناسراوە پێویستی بە لۆگۆ و ئەم شتانە نییە، گۆڵێ سەیرانگایە کە ناسراوە لە ناو عالەما، بەڵام خەڵک لە نەبوونی خزمەتگوزاری گلەییان هەیە. وەڵا ئەمەش ئەگەر باشە ئەگەر بکرێ، بەڵام نییە، لە GPS لێ ئەتوانێت گۆڵە بدۆزنەوە. سەیرانگای گۆڵە هەر چوار فەسڵی ساڵ گەشتیار سەردانیەکە. وەرزی زستانیش خەڵک یان قەیتەرانەکە بۆ خۆی بێت بە شەلالێک بەستەڵەکێ دروستەکە کە دیمەنێکی جوان وەک تابلۆیەک بەم سەیرانگایە بەخشێت. ئێمە هەوڵمان ناوە، بەڵام لایەنی پەیوەندیدار ئەگەری هەیە ڕێگەی نایابێ ئێمە کەم سەیرانگایە چاپ بکەین و وای لێ بکەین ئوتێلی تیا دروست بکەین، شوێنی باشتری تیا دروست بکەین. ئێمە هەتا توانی بێتمان بۆ گەشتیاران کەپلمان دروست کردووە، شوێنمان دروست کردووە، بەڵام گەشتیاران ناڕازین چونکە ئەم سەیرانگایە پێویستی بە پردی پەڕینەوە هەیە، پێویستی بەوەیە خەڵک شەو بمێنێتەوە لێرە. ئەمانەی نییە، بۆیە گەشتیاران نیگەرانن لە نەبوونی خزمەتگوزاری. داواکاریمان لە گەشتیارانەوەیە کە پاک و خاوێنی ئەم سەیرانگایە ڕابگرن، چونکە ئەم سەیرانگایە بەڕاستی کەیتە ئێرە دڵ دەکرێتەوە، سروشتێکی جوانی هەیە، دەستکاری نەکراوە، سەرچاوەیەکی دەوڵەمەندی بە کانیاو هەیە، گۆمی قەیتەرانەکەی هەیە کە ئەمە باشترین شوێنە بۆ مەلەکردن بۆ گەشتیاران بێبەرامبەرە. گۆڵێ ئەگەر ئاوەکەشی کەم بکات خۆی سەرجەم کانیاوە هەڵەقوڵێت، گەڕاوی تایە هەڵەقڵەکە کانیاوە. گەرم چەمە ژووشەکە لە قەیتەرانەکە چەندین کانیاو هەیە کە ئاوی قەیتەرانەکە دابینەکە، وەک ببینە قەیتەرانەکە خۆی ئاوێکی پیاەتە خوارد، ئەمە کانیە. ئەم جا قەیتەرانە خەڵگەڵە بۆ نەخۆشی گورچیلە بەکارێ، هەروەها گەشتیار هەنێ جار لەگە خۆی ئاباتۆڵێ ئەی کوڵێنین و ئاوەکەی بەیانیان پەرداخێکی لێخۆینەوە بە ساردون، ئەمە بۆ عیلاجێکە بۆ گورچیلە بێ بەرامبەرە.